کادیرانی یەکێتی لە سنوری مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارن لە سەرکردایەتی یەکێتی بە بیانووی جیاجیا چیتر کۆنگرەی چواری حیزبەکەیان دوانەخەن. کۆنگرەیەک ببەستن بە ئاراستەی کۆتایی هێنان بە کێشە و گرفت و تەواوی ناکۆچی و ململانەکان و هەوڵ بدرێت کۆنگرە هەموو دەنگە جیاوازەکان لە خۆی کۆ بکاتەوە. یەکێتی ئێستا لە وەختەدا پێویستی بە کۆنگرەیە، پێویستی بە خستنەوەی ماڵی یەکێتی. ماڵی یەکێتیشمان بە هەمومان نەزانین تەنها بە کۆنگرە ئەتوانێت یەکلا بکرێتەوە. بۆیە هیوادارین بە زووترین کاتداوە لە سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی لە لایەنە پەیوەندیدارەکانی ناو یەکێتیەکرم هەتا بکرێ هەوڵ بدەن بۆ بەستنی کۆنگرە. زەرورە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کات و ساتەدا کۆنگرەی خۆی ببەستێت. هەم کۆنگرەیەک بە مەبەستی جارشتکە یەخستنەوەی نێوماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و چاکسازی لەناو دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی ئەو بارودۆخە سیاسی و ئابووری و ئەو گۆڕانکاریانەی لە ناوخۆی هەرێم و عێراق و ناوچەکە بەڕێوەیە کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێویستی دەزانن بە جۆرێک گۆڕانکاری لە ناویەکێتی بکرێت لە ڕێگای بەستنی کۆنگرەیەکی هەمەلایەن و گشتگیر کە بتوانێت لەگەڵ هەڵومەرجی ئێستای سیاسەتی نێودەوڵەتی و هەرێمی و ناوچەکە بگونجێت و لەگەڵ پێشکەوتنەکاندا هاوسەنگ بێت. قۆناغەکە ئەخوازێک ئێمە بتوانین لە نزیکترین دەرفەدا کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ببەستین بۆ لەبەرەوەی جگەلەوەی کە کۆنگرە بۆ خۆی وێزگەیەکی نوێبوونەوەی ژیانی حیزبیە لە ڕاستیدا قۆناغی ئێستای خەبات و تێکۆشان و ئەو پێداویستیانە یا ئەو خواستانی کە لە ئاستی کۆمەڵایەتی و سیاسی لە ژینگەی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە یەکێتیش وەکو هێزێکی کارا و کاریگەری ناو ساحە سیاسیەکە ئەخوازێت کە یەکێتی بەجددی هەنگاو بەرە و کۆنگرە بەهاویژێ بەدڵنیاییەوە کۆمەڵێک ئامادەکاری تەواو کراوە لیژانەکان بەشێکی زۆری ئیشەکانی خۆیانیان تەواو کردووە ماوەتەوە کە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی سەرکردایەتی ئەنجام بدرێ و بڕیار لە ڕۆژی کۆنگرە بدرێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە باوەڕی بە یەکڕێزی و دەست و دەستکردنی لێپرسراوێتی و گۆڕانکاری بووە لە تەواوی پۆست و ئۆرگان و ڕێخستنەکانیدا بە تایبەتی لە دۆخێکدا کە پێویستی بە گۆڕانکاری ڕیشەی هەبێت. لەو ڕێگایەوە دەستەیەکی نوێ لە خەڵکی شارەزا و گەنج و خوێنگەرم بێننە پێشەوە و یەکێتی بجێڕنەوە بۆ سەردەمانی ڕابەرایەتی سەرۆک مامزلال. ئیسماعیل عوسمان، کوردسات، نیوز، سۆران.